یانەی سەی سادق پاڵپشت بە یاریگە و هاندانی هاندەرانی چاوی لە دەستکەوتنی سێ خاڵی یاریەکە بوو. لە قۆناغی دووەمی هەفتەی 22 خولی نایەبی کوردستان یانەی سەی سادق میوانداری یانەی شەقلاوای کرد. لە گێمی یەکەمی یاریەکەدا شەقلاوا توانی لەلایەن شەڕەفاخیرەوە لە خولەکی سویەک گۆڵی یەکەم بۆ یانەکەی تۆمار بکات. سەی سادقیش دەیویست گۆڵی یەکسانبوون تۆمار بکات، بەڵام هەوڵەکانی بێئەنجام بوو. بەوەش گێمی یەکەمی یاریەکە بەو تاکە گۆڵی شەقلاوە بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەشدا سەی سادق نەهێشت دڵخۆشەکەی شەقلاوە زۆر بخایەنێت. لە خولەکی 51 جوامێر حەمەکەریم توانی گۆڵی یەکەم بۆ سەی سادق تۆمار بکات. هەر لە گێمی دووەمدا سەید سادق لە خولەکی 60 لەلایەن یاریزان بەڵێن فایەقەوە گۆڵی سەرکەوتنی بۆ یانەکەی تۆمار کرد و بەوەش یاریەکە بە ئەنجامی 2-1 بە سوودی سەی سادق بە کۆتا هات و سێ خاڵی گرنگی دەسەبەر کرد. ئەم سەرکەوتنە بۆ ئێمە زۆر گرنگ بوو لە دوای شکستی یاریەکەی ڕابردوومان الحەمدولیلا وەک هەمیشە توانیمان لە یاریگای خۆمانە سێ خاڵی گرنگ بەدەستبێنین بە پاڵپشتی و هاندەرە بەڕێزە. سپاس بۆ یەک بۆ یەکیان کە هەمیشە پاڵپشتی یانەکەی خۆیانن. داواکارم لێیان لە یاریەکانی دەرەوە لە ناوخۆشا زیاتر پاڵپشتی یانەکە بن، لە هەموو کات زیاتر پێویستمان پێیانە. سپاس بەخوای ئێستا لە سێمی ڕیزبەندەکەین ئامانجمانەوەیە کە لە پێشەوەی ڕیزبەندەکە بمێنینەوە ڕاستی نامانەوێ بێنە دواوە. ئینشاڵڵا خۆمان باشتر ئامادەکەین بۆ یاری داهاتوو ناو یاریگای خۆمانە بتوانین سێ خاڵتر بەدەست بێنین و لە پێشەوەی ڕیزبەندەکە بمێنینەوە. ئەوەی ئەو ڕۆم بینیمان لە وەرزش ناچێ بەداخەوە زۆر بەداخەوە ئەوە 20 دقەیە فەریقەکەمان لە ژوورەوەیە تا ئێستا ناتوانین بچینە دەرەوە. یعنی بەداخەوە هەڕەشەکردن لە نابژیوان تاکەی بەداخەوە ئەمە وەرزش نییە. هیوادارم یەشەی تۆپێ بتوانی سزای ئەو یانانە بدە کە ئاژاوە دەجێڕن. بەڕاستی ئێمە ناتوانین 20 دقەیە ناتوانین بینە دەرەوە. کەی ئەمە وەرزشە؟ ئەمە دۆڕاوین بەم شێوازیە. ئەی ئەگە براوە باین لە ئێسادا یانەی سەی سادق لە کۆی 20 یاری خاوەنی سوێک خاڵە و یانەی شەقلاوەش لە کۆی 90 یاری تەنها خاوەنی 7 خاڵن. سۆی محەممەد، کاناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.